باشە خات و ڕێژە وەکو خانمێک کە سەرەتا دەستەکرد بەم کارە هیچ ڕێگریەک هەبوو لە چواردەورەکەتەوە ئەمێ باسیەوە مۆکە کە پێ پاڵپشتە بووە. ناوەڵا سپاس بەخوا هیچ ڕێگریەک نەبوو. هەرکە دەستم پێکرد سپاس زۆر بە سەرکەوتووی چمە پێشەوە و زیاتر دەستخۆشیش هەبوو لە ڕەخنە و گەر ڕەخنەشیان گربێ ڕەخنەی دروستکەر بووە یاخود پێشنیاریان بۆ کردوم کە ئەم شتە بکەم باشترەمە هیچ ڕێگریەک نەبوو هەتا ئێستا. بۆ پاڵپشتی سپاس بۆ خوای هاوڕێکانم کە سوکارم هەمووی پاڵپشتمە بۆیش. سپاس بەخوا. ڕێژە خان شتێکی تر پرسیارێکم لێگەم چەند پرسیارەکە لێک مای پێشستەوە بوو ناسینەکەی من و گروپەکەیەوە شەر لە ڕێ ئەوە بوو پلانی گەشتێکتان نەبوو بۆ دەرەوەی کوردستان بۆ ئێران ئەو کۆنتاکتتان چۆن دروست کردەوە کە بەجددی گەشتێکی خۆشیش بۆست من ینی گەشتەکانتان دەروی کوردستانیشی تایە؟ دەرەوەی کوردستانیشی تا چۆن بۆ نمونە ئەوە بوو کە قسەم لەگەڵیان کردوتی چەند گروپێکی تاران لەگەڵ چەند گروپێکی ئێمە لە شیمالیەکە گرن کە لە شیمالێکە گرنەوەوانە تر کامپینگۆ کۆن و بەزمی خۆش و تروازام سێ چوار ڕۆژ بوو. باسێکی ئەوم بۆ بکەی هیچ پلانی ترێ گەشتی تر بۆ دەرەوە ئایا ئەو کۆنتاکتە چۆن دروست بووە بەجددی زۆر زەڕورانی نەک ئێرانی ئێمە بڕین بە ئەولا ئەوانیش بێگومان لە ئێرانیشەوە بۆنەوە گروپی ئێرانیش بتوانن بێنە کوردستان بۆنەوە کۆنتاکتکان لەگەڵ گروپی ئێوەیە و تۆش کۆمەڵێک گەنج و کۆمەڵێک کەس کە لێرە بەشدارە بن لەگەڵ دەتام ئاشنایەتی ئەمیش خۆشترە ئەم لەگەڵ نەتەوەی جیاوازە گەشتەکەیت و ئەگە باسێکی ئەوەم بۆ بکەی بۆ نمونە ئەو کۆنتاکت دروستکردنە چۆن دروست بوو لەگەڵ تا چەند گەشتان کردو بۆ ئەوێ و ئایا پلانی گەشتی ترتان هەیە بۆ دەرەوە؟ هەتا ئێستا لەمای ئەو دەمانگەیە کە دەستم کردووە بۆ گروپی گەشتیاریە سێ گەشتی دەرەوەمان کردو بۆ وڵاتی ئێران. دوو گەشتمان بۆ شیمال بوو گەشتێکمان سەری ساڵ بوو لە کیژمەینەوە چین بۆ دورگەی کیش لەوێ لەگەڵ شەریکاتەکانی ئەوە ئیلاقاتم هەیە کە داخلی ئێرانە بین لەوێ ڕێبەریمانەکەن هەموو شتێکمان بۆ دابینەکەن کە ئەوان شارەزای زمانن زیاتر شارەزای شوێنەکانن و چەندی شوێنمان هەڵبژاردووە کە خەڵکی عێراق کەم بووی چووە یان هەر نەیبینیوە بەنسبەت ئەوەی ئەوان شارەزان. هیچ پلانەیە بۆ نمونە گەشتی تر بکەن؟ بەڵێ وڵاتی جیاواز و گەشتی تریشمان هەر دەبێت بۆ ئێران بۆ دورگەی کیش حالیان زۆر داوای دەکەنەوە کە دووبارەی کەینەوە بۆ ئەوێ گەشتێکمان لە پێشە ئەچینەوە بۆ وڵاتانی تریش گەشتێکشمان بۆ ئەنتالیا ڕێخستووە تقریبا 18-20 کەس بوو کە گروپی من بوون لەگەڵ شەریکەیەکی تر ناردم کە خۆم نەمتوانی بچم من کێشەی هەرە گەورەم ئەوەیە کە نەخۆش بوومیان ڕێگریەک هەبێ هەمووی ئەڵە تۆنەی ئێمەش ناچین ئەبێ ناچار زۆر هەفتە هەبوو ینی هەینی هەبووە گەشتەکەم دواخستووە لەسەر ڕەزاماندی خۆیان کە لە گروپدا قسەمان کردە و توانە ناگەرتۆنی ئێمەش گەشتەکە لەوەشینەوە ویستومە ڕێبەرێکی تر یان کەسێکی تر بنێرم بەس ئەوە ناخۆشترین شتیم نەکە نەتوانم بچم ئەوانیش ناچن. سەرکەوتوو ئینشاڵڵا گەشتێک شەکەم بێکەوە یەک بەزم دروستەکەی ئاخر جەیەکی خۆش ڕێژە خام ئەنجام بە بەسەرات بەزمێکی پامت بۆ باسکەم و تۆ پێشوی تۆبی بۆ پرۆگرام لە بڕگەی یەکەمە ئاماژەم بۆ کرد تۆ نەدوینی ئەمڕۆ پام کەم پرسیارەکە و کەم قساکە و کە قسەشەکە ئاوە تۆزی ڕۆکاتە لەهەوە کاکی یان بابەت زمانەکەی خۆی پێتان لێم پام خان دانی تاونی هۆلی سمایلێکە تا ناتوانێت تۆ پرسیارەکان بکە من بە ناو داوای لێبوردنتان لێکەم ببوورن کە ناتوان زۆر بە جوانە قسە بکەم خاستن لە وتنی وشەی دەستی دەستم بکەم ئێستا لە ژوورە پرسیارە جوانم لێگە وتم بڵێ سێ جار بەسەریعی بڵێ سێشەممان کاتژمێر سێ پرۆگرامەکەی کوا بێ سێشەممان کاتژمێر سێ سێشەممان کاتژمێر سێ ئینشاڵڵا طبعا ئەوە ئافەرم بۆی بۆ لەبەرەوەی کە تووشی ئەو دانچاکردنووینانەش بوتی من هەر پرۆگرامەکە ئەەکەم کوڕە بینەرەکانمان کوڕەوتی من چۆن نایکەمەوانە